بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بسرهاتك هيلا صحيح بخاري ومسلمة ولا هندق لا سنن كانوا مساند كان شاهاتوه كبسرهاتي هاوسري رفاعي رضا رحمة الله إليه هاولي رسول الله صلى الله عليه وسلم. بەڵام پێشوەی بەسەرهاتەکە باز بکەم چونکە بەسەرهاتەکە پندێکی گەورەیتیە بۆ ژن و مێردی ئەمڕۆ ئاماژە بە ئافاتێک ئەدەم کە ژن و مێردی ئەمڕۆ تێکەوتون. بەڕاستی کاتێک کە ئافرەت پیاوێک ئەبینێ یەکسەر مێردەکەی خۆی پێ بەراورد دەکا کە ئەمە زۆر زۆر هەڵەیە و هەڵەیەکی زۆر کوشندەیە، چونکە وای لێکا ڕاستەوخۆ پیاوەکەی خۆی کە حەڵاڵی خۆیەتی لەبەر چاوی بکەوێ و پیاوەکەی بەرامبەر کە حەرامە پێی ئەوی خۆش بوێ ئەو بچێتە دڵیەوە. دواتر پەنا بە ئەڵڵا گەر بێت و مەجال هەبێ ئەم ئافرەتە دەمی بگا بۆ پیاوە، دەنگی پێی بگا و دەنگیان بە یەکتری بگا، ئەوە زۆر بە ئاسانی پەیوەندی دەهانێن. دواتریش پەیوەندیەکە زینا و دایان پیسی لە یەکەوێتەوە. دوای ئەوەش ئافرەتەکە و پیاوەکە ڕێک ئەکەون کە ئەگەر بێت و ئەو مێردەکەی تەلاقی بدا ئەم بۆ خۆی بیخوازێ. کاتێک جاری وا هەیە تەلاقەکەش ڕوەدا ئەم نایخوازێ، نایەوێ چێژی ئەویست لێی، ئافرەتەکەی ناویست، بەس چێژێکی کاتی خۆی ئەویست، سێرەکەی مدەتێک ئەیهێنێ و ئەیبا و دواتر لی جیابێتەوە دووری خاتەوە لە خۆی. خۆگەر بیشی هێنێ بیەوێ ئەو عەقدە دانەمەزراوە. ئیمامی مالیکە فەرمێ عەقدی تەخبیب دانامەزرێ. تەخبیب بریتە لە چی؟ بریتە لەوەی تۆ پیاوێک هەڵخەڵەتێنی یاخود ئافرەتێک هەڵخەڵەتێنی وەکو پیاو لە مێردەکەی جیاکەیتەوە بۆ خۆت بهێنی. ئەو عەقدە دانامەزرێ لە لای زۆرێک لە ئیمامەکان. ورسول الله صلى الله عليه وسلم لعنتي لخاوەنیەم عەقدە کردووە. لعن الله من خبب امرأة عن زوجها. لعنتي الله لو پیاوەی کە ئافرەتێک هەڵەگێڕێتەوە لە مێردەکەی ئیتر بیخوازێ و نەیخوازێ. بەعکسی شەوە هەندێک جار سەیرەکەی پیاوێک کە ئەڕواتە دەرەوە ئافرەتانێکە بینێ سەرنجی ڕاکێشن و بەراورد یەکا بە ژنەکەی خۆی، بەو شێوەیە ئەوانی لا جوانترە بێ و ژنەکەی خۆی لە بەرچاوەکەیش. طبعا لەم عەمەلیەیە لەم کردارەیە شەیطان گەورەترین یارمەتی دەرە، چونکە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ النظر سهم من سهام إبليس، سهم من سهام إبليس المسمومة. ئەو سیرکردنە پێش بەراوردکردنەکەش تەنانەت تیرێکە لە تیرە ژەهراویەکانی ئیبلیس کە لە دڵی ئینسانی موسڵمانی هاچنێر بێ چمێ ئیتر دواتر کە تیرەکەی لێدا ژەهراویە و هەموو جەستەیەگرێتەوە و لە ناویە با و لە بینیە با. سیرەکەی ئەم پیاوە بۆ شێوە نەزەڕە کاریگەری لەسەر بەجێ هێڵێ و ئەو ئافرەتانە هەمووی بە جوانترە زانێ لە ژنەکەی خۆی. ئەو وەختە وردە وردە ژنەکەی خۆی لە بەرچاوەکەیە هەوڵەدایەکی لەو ئافرەتانە بدۆزێتەوە و هەرەوەندە دەنگی پێیگەشت ئەویش تا زینا لەگەڵ یەڕوە. وەجاری وا هەیە ئەو ئافرەتە شووی کردووە لە مێردەکەی خۆی هەڵەگێڕێتەوە هێنێ، کاوەش بە هەمان شێوە تەخبیبە و لعنەتی الله و مەلایکەکان و ئینسانەکانی ژێگرێتەوە، چونکە لە ڕیوایەتێکی ترا رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ من خبب امرأة عن زوجها فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين لا يقبل الله منه صرفا ولا عدلا. هەر کەسێ ئافرەتی هەڵگێڕێتەوە لە مێردەکەی و بۆ خۆی بیخوازێ یاخود هەر نەشی خوازێ لعنەتی الله و مەلایکەکان و ئینسانەکان بەسەریان ڕژێ و الله سبحانه وتعالى هیچ عیبادەتێکی فەرض و هیچ عیبادەتێکی سنەتیشی لێ وەرناگرێ. بۆیە ئەبینین ئەم بابەتە بە ڕێژەیەک زۆر بووە لە ناو کۆمەڵگای مسڵمانانە بەداخەوە کە سەرئەنجامی هەرگیز بەرەکەتی تیان نابێت. و زۆر جاریش ئەو پیاوە ئەو ئافرەتە پێی ڕازی نابێڵێت و ئامادە بووی ئافرەتێ تەلاق بەی بۆ من لە بەرەوەی منێ پێ جوانتر بوو سبێنێ لە منیش جوانتر ببینی منیش تەلاقی بۆ. هەروەکو چۆن ئەو پیاوەڵێت و ئامادە بووی بۆ من لە مێردەکەت جیابیتەوە سبێنێ ئامادەی لە منیش بۆ پیاوێکی تر جیابیتەوە. واگەر عەقڵیشیان هەبێ ئەو حەقیقەتە بێ لە پێش چاویان بێ. لە سەردەمی رسول الله صلى الله عليه وسلم خێزانی ڕۆفاعە دێ بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من ڕۆفاعە تا بڵێی پیاوێکی دیندارە، تا بڵێی پیاوێکی بە ئەخلاق،
هیچ هەڵەیەکم لێ نەدیوە لە ڕووی دینەوە لە ڕووی ڕەوشتیشەوە. بەڵام تەنها ئەوەندە هەیە حەز ناکەم لەگەڵیا بژیم، حەزم لێی نەماوە. هەر وەک چۆن ئینسانێک ڕقی لە کوفرە، من ئاوا ڕقم لەو پیاوە. طبعا شڕاحی ئەم حەدیثە فەرموون تا ئێرەی سەبەبەکەی ئەوە بێجارێکیان ئەم ئافرەتە بۆ پێداویستێکە چێتە بازار و ڕۆفاعا بینێ لە بینی دوو هاوڵی خۆیە، دوو هاوڕێی خۆیە کە هەردووکیان لە ڕووی مانزەر و شکڵۆشیەوە هەیئەت و ئەو بابەتانەوە لە ڕۆفاعا جوانترن، قواسترن. بۆیە لەویایە کاتێ گەڕێتەوەڵە یعنی من لە چیم کەمە پیاوانێکی وەکو ئەوانە هاوسەرم نین و ڕۆفاعا هاوسەرمە. بۆیە حەقی خۆیەتی من هیچ پیاوێکی جوان هاوسەرم بێ، چونکە خۆم لە هیچم کەم نییە. تەماشاکە یعنی ئافرەت جاری وا هەیە کە پیاوەکەی خۆی بەراورد دەکا بە پیاوانێکی تر، پیاوەکەی خۆی لە بەرچاوەکەی بۆ ئەوان وازانە کە ئیتر تەلاقی لە پیاوەکەی خۆی وەرگرت، ئەلەو پیاوە جوانانە بەڕیز بۆیە وەسن خۆی هەڵبژێرێ. یاخود عینن شت پیاو جاری وا هەیە کافرەتانێکی جوانە بینێ وازانە کە ژنەکەی خۆی تەلاقدا، ئیتر پیاوانێکی ئافرەتانێکی جوان بۆی ڕیزە بن بە ئارەزی خۆی لەیان هەڵبژێرێ، بەس هیچیان وانە. ئەوەیە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ کاتێک کەمارەی کردی باخێکی پێدای، ئامادەی ئەو باخەی پێ بدەیتەوە ئەنجا تەلاقت بدە، ئافرەتەکە ڕازیە بێ، فرم بەڵێ ئەو باخەکە با تەلاقم بە. لەو کاتەیە تەلاقەکە درێ و ئافرەتەکە ئەڕواتەوە. ئەوەنەی پێ ناچێ ئەم ئافرەتە زەواجەکاتەوە بە پیاوێک. دوای مدەتێک لەگەڵ ئەم پیاوەیە کە ناوی ئەبو زوبەیرە ئەبێ بە دەنگیان. پیاوەکە پێشووتر هاوسەری هەبووە، دوو مناڵی هەبووە، بەڵام لەم هێشتا مناڵی نییە. ئەبێ بە دەنگیان و ئەبو زوبەیر لە ئافرەتەکە ئەدا. کاتێ لە ئافرەتەکە ئەدا ئەڕوات بۆ ماڵی رسول الله صلى الله عليه وسلم دیسان بۆ شکاتکردن لە مێرد. جاری پێشوو ڕۆی شکاتی کرد ئەجیا بووەوە. ئێسام جارە پیاوە جوانەکەی دەستکەوتووە قۆزەکە، بەڵام لێی داوە حەزەتی داوە. قۆڵی پیشانی عایشە خاتوونەدا و شان و ملی پیشانەدا کە چۆن شینی کردوێتەوە لێی داوە. کاتێکە رسول الله دێتەوە صلى الله عليه وسلم عایشە خاتون ئافرەتەکەی پێ ناسێنێ و شکایەتی بۆ لا با و رسول الله صلى الله عليه وسلم ناسێتەوە، نەزانێ کێیە، چونکە خۆی ئامادەی تەلاقەکەی بووە. عایشە خاتونە فەرمێ ئەی رسول الله صلى الله عليه وسلم باشە بۆ پیاوانی مسلمان ئاواکەن بە هاوسەرەکانیان، تەماشای ئەم ئافرەتە بەستە زمانەکە بزانە لەچکەکەی ڕەشە یاخود شان و قۆڵی کە ئەو پیاوە لێی داوە. ئەبو زوبەیر کە ئازانێ خێزانی چۆ بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم بۆ شکایەتی دەکا، خۆشی یەکەوێتە ڕێچێ بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ دوو منداڵی پشکۆڵی کە پێیەتی. عایشە خاتونە فەرمێ ئەی رسول الله صلى الله عليه وسلم نابێ مە قبوڵکەی. طبعا ئافرەتان کاتێک کە کێشەکانیان بۆ یەکتری باسەکەن پشتیوانی یەکەکەن، یەکتری سەرەخەنەوە، حەقیقەتە. و زۆر جار ئەو ئافرەتانە بنە هاندەریش بۆ توشکردنی ئەو ئافرەتەی تر بە کێشە و مەشاکل. ئەوەیە رسول الله صلى الله عليه وسلم بە ئەبو زوبەیرە فەرمێ تۆ لەم ئافرەتە ئەدەیە فەرمێ ئەی رسول الله سوێن بە ئەڵڵا بۆ ئەوە نەهاتووە کە من لێم داوە، بەڵکو ئەوێ بگەڕێتەوە بۆ لای ڕوفاع. تەماشاکە یەکەم جار لەبەر جوانی پیاو وازی لە ڕوفاع هێنا، ئێستا ئەوێ بگەڕێتەوە بۆ لای ڕوفاع. فرم بەڵکو ئەوێ بگەڕێتەوە بۆ لای ڕوفاع، لەبەرەوە نییە، لەبەر لێدان و ئەو بابەتانە نییە. ئەوەیە ئافرەتەکە تووڕە ئەبێ ئەفەرمێ بەڵێ لەبەر لێدان نییە، ئەمێ بڕۆمەوە بۆ لای ڕوفاع، لەبەرەوەی ئەم پیاوە بەشێکی جلەکە یەگرێ ئەڵێ داوێنی وەکو ئەمە وایە، یعنی ناتوانێ کاروباری ژن و مێردایەتی ئەنجام بدا، سەرجەیم لەگەڵا بکە. بۆیە ئەمێ بگەڕێمەوە بۆ لای ڕوفاع، ئەوەی توانی سەرجەیم لەگەڵا بکە. ئەم ناتوانێت. تاوانبارێکا بۆی کە بۆ نمونە ناتوانێت جیماع بکە. ئەبو زوبەیر تۆڕابێ فەرمێ ئەی ئەم دوو مناڵە هی من نین. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێت چۆن تاوانبارێکی بە شتێکی ئاوە کە ئەو دوو مناڵی هەیە، لەوانەیە بۆ تۆ وانە بێ. ئەوەیە ئەفەرمێ ناتوانی بگەڕێتەوە بۆ لای ڕوفاع هەتاوەکو
لەگەڵ ئەبوو زوبەیرە چێژ لە یەکتری نەبینن. بەو شێوە پیاوە باشەکی خۆی لەدەستدا ئەمە ئافرەتە و دووچاری ئەو ژیانە بوو. دو ئەوە قیسەکەیان نەهاتووە کە چی ڕوەدا، بەڵام ئەوی لێرەیە گرنگە تۆ بیزانی کە مەرجنیە کاتێک کە تۆ لە پیاوەکەی خۆت جیا بوویتەوە ئەو پیاوانەی ترکە پیاوەکەی خۆتی بۆ ئەگۆڕیتەوە بەوان باش بن بۆت بتوانین لەگەڵیان بژیت. بە پێچەوانەشەوە مەرجنیە کە تۆ ژنەکەی خۆت لێ جیا بوویتەوە ئەو ژنانەی تر باش بن بۆت تۆ بتوانین لەگەڵیان بژیت. بۆ ئاگاداری خۆت بە، دەست بگرە بە ژنەکەی خۆتەوە، نعمەتی ئەڵڵایە بەسەرتەوە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة. الدنيا تشيجة نعمتها قورة نعمتي دنيا أفرتك باشا كاو أفرت باشت هي سواسي الله بك لسري با أو نعمة زيادة بلا سرتو بركة زيادة بك لسرت توش بعكسه بياوكي باشته نعمتي الله بسرته رزقي الله بيداوي سواسي الله بك لسري با بركة زيادة تبك بوت نوك تشاو لدربي دواتر بەرەکەت لەوەی خۆت ببڕی و بۆ ئەوەی تریشێ قوربە سەری بێ و هیچ سوودێکی نەبێ. والحمد لله رب العالمين.